بە بۆنەی نزیکبوونەوە لەکردنەوەی دەرگای قوتابخانەکان ئەنجومەنی سۆرانی کۆمەڵی دادگەری جلوبەرجی قوتابخانەی بەسەر هەفتا مناڵی کەم دەرامەت و یەتیم دابەش کرد. خی گەورە میهرەبان سوپاس بخوای پەروەردگار ئەو ساڵیش بە بۆنەی نزیکبوونەوەی دەرگاکانی خوێندن وەک ئەنجومەنی سۆرانی کۆمەڵی دادگەری و پرۆژەی بێباوکان منداڵانی بێناز توانیمان ئەم ساڵیش بۆ نزیکەی 100 منداڵی بێباوک کەلوپەلی قوتابخانە جلوبەرگ و پێڵاو ئامادە بکەین. تەبەن ئەوەش لێرە بە هاوکاری خێرمەند و خەڵکی خێرخوازە کە سپۆنسەری ئەو هاوکاریانە ئەکەن. بۆیە لێرانەوە دوعای خێریان بۆ ئۆکەین کە هاوکارمان بوون و داواشیان دەکەن کە بەردەوام بن بۆ ئێمە لە هەموو وەرزەکان لە جەژنەکان لە کاتی خوێندن لە ڕەمەزان بتوانین هاوکاری ئەو خەڵکەی بکەین و دڵیان خۆشکەین. ئەگەر بە شتێکی کەمیش بی خوای گەورە لە فیردەوسی ئەعلا پاداشیان دەتۆ ئینشاءالله. لای خۆیانەوە ئەم هاوڵاتیانە سوپاسی ئەنجومەنی سۆرانی کۆمەڵگان کرد کە هەمیشە لە بۆنەو یادەکان هاوکاری خەڵکی کەم دەرامەت دەکەن. بسم الله الرحمن الرحیم. خوا خێری و بنووسی یا ڕەبی خوا برای ئەو کۆمەڵی ئێمە هەموو لایەکی ئەو مسلمانانە یارمەتی ئەو هێتیمانەدا ئەو چاوگەشانەدا ئەو دایکێتیمانەدا خوا خێری هەموو لایەکی بنووسی. ئەری وەڵڵاهی زۆر پێویستیان پێیە. ئەری وڵا منداری وەیە هیچی نییە مارەوەی هیچی نییە هاوکارێکی زۆر باشو کرد. خوا خێری و بنووسی. دەستخۆشی لە کۆمەڵی دادگەری کوردستانەکەین بۆ ئەو دەست پێشخەریە بۆ ئەو خەڵکە فەقیر و هەژارەکە ئەنجامیدایە. زۆر سپاسیانەکەن هیوادارم هەردەم سەرکەوت و سەربەز و سەرفراز بن. بە تەئەکید ئەو هاوکاریانە جێی دڵخۆشی ئەو فەقیر و هەژارەیە. بە تەئەکید هەموو خەڵکی کەم دەرامەت و فەقیر و هەژارە لێرە دەبینم کەسی دەوڵەمەند نابینم لێرانە. بە تەئەکید زۆر سپاسیانەکەن هیوادارم سەرکەوتوو بن. دەستگا خێرخوازیەکانی کۆمەڵ بە هاوکاری خێرخوازان لە هەموو بۆنەو یادەکان هاوکاری خەڵکی هەژار و کەم دەرامەت و یەتیم دەکەن و ئەرچی قورسی سەرشانیان کەم دەکەنەوە. ئازاد و مەراوی تایبەت بە پەیامی ڕۆژ سۆران.